خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ دوای تەوەر و گفتوگوی ئەمڕۆژمان تەوەرێکە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی خۆمانەوە چۆن ئەڵێن خواردنێکی تەندروست بخۆین ئەمەنەش ئەبێ گرنگی بەو خواردنە تەندروستە بین کە لە چیا دروست دەکرێت چۆن ئەڵێن ئەو کەلوپەلانەی کە پێویستە لە چێشخانەی ماڵەوەی هەبێ ئەبێت چ کەلوپەلێک بن چ کوالیتیشانە بێ و لە چ مادەیەک دروست کرابێتن من لە یەک نمونەوە دەست پێکەم ئەوانەیە ئێستا زۆربەی بینەرەکانمان ئالم شاری سلێمانی خۆشەویستە لە ڕابردووە ساڵی هێشتاکان شوێنێک هەبوو پیانەوە ئۆرزی باک ئەوانەیە زۆر کەس بیریە بێ منیش بیرم نیم لەوانێ خوشک و براکانم بۆم باسکەن بەڵام بە قاپ و قاچاقی ماڵی خۆمانە ئەزانم کە چەند ساڵ تەمەنیانە بەڵام کوالیتیان تێک نەچووە ئەی ئاوا شێوازێکی ئاوا لە ماڵەوەی هەبێ و خواردنی تا دروستکەین ئەمە تا چەند گرنگە جا من هاوڕێیانم ئەگەر یارمەتیم بن و کامێرێ بکەن بە عامەکە با من شتێکتان پیشان بم ئەویش ئەوەیە کە زۆربەی کەلوپەلەکانی ڕۆژانە ئێمە بەکاریهێنین لە نێو ماڵەکانمانە ئیتر چ فافۆن بێ چ مز بێ چ ستیل بێ چ مادەیەکی تر بێ یان چ پلاستیک بێت یان چ دار بێت ئایا تا چەند گرنگە ئەمەی کە خواردنی تیا دروستەکەین بۆ ماوەی چەند بەکاری بێنین لەوانەیە ئەم تاوەی بەدەست منەوە بێت کە لە تازەییە ئەم ناوەی وا نەبوو بێت ئەم ناوەی شێوازێکی تر بوو بێت باشە بەڵام بە مروری زەمن ئەمەنە ئەشۆرێت و ئەمەنە شتی لێخرێ ئەوە کۆمەی لێت ئایا ئەمە تەندروستە من خواردنیشی تیا ئامادەکەم یاخود نە یاخود مەنجەڵ و پلاستیک و ئەو کەلوپەلانەی کە تر لە ماڵا هەیە تا چەند گرنگە بە شێوازێکی تەندروست مامەڵەیان لەگەڵاکەین هەتا ئێستاش هەچیتە بازار کۆمەڵێ مەنجەڵ و قاپ و قاچاقەیە یەکەم شت کە کابراکە پێدەفرۆشێ هەڵێ ئاگادار بە ئەمە کەوچکی لێ نەی لەبەروی بنەکەی چاڵە بێت ئەمانە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامەران قەرەداغی و مامۆستای زانکۆ بەڕێزیان لە ئێمە میوانە دکتۆر جان زۆر زۆر بەخێر بین نمونەی هێنایە ئۆرزی باک هەتا ئێستاش ئەگەر لە زۆربەی ماڵەکانە قاپ و قاچاق و کەلوپەلەکان ما بێ ئەزانن چەند قەدری باشە چکەچی کوالیتی باش بوو باشە ئێستا ئەو کەلوپەلانەی کە ئێستا لە ناو ماڵا بەکارێنین تا چەند گرنگە بزانین تا چەند بەکارێنین و لە چیشا خواردن دروستەکەین و پێشمان بڵێ ئایا فافۆن مس ئەوانەی کە ئێستا بەکاری لە ماڵە کامیان تەندروستە بەڵێ خۆی ئێمە کە باسی سەلامەتی خۆراکەکەین بەواتای سەلامەتی تەندروستی مرۆڤێت تەمەن ئەم سەلامەتیش لەوە دەست لە چەند خۆراغێکەوە دەست پێەکە خۆناغ یەکەم ئەوەیە کە بەرهمێنانەکەی ئەو خواردن لە کیوە بەرهەمێنێ بۆ جوتیارێک لە کێڵگەکی پەلەوەریایان کێڵگەیەکی ڕۆکیە بەرهەمی خۆراکە ئاهێنێ ئەمە بێ هەموو ئیجاعاتەکان جێبەجێ بکە بۆ نمونە خۆی نەخۆش نەبێ بۆ نمە باسی شیر بکەین ئەگەر بەرهەمێکی شیر بێت ئەبێ و دەفری تێکات بۆ نمە ئاژەڵە ئەدۆشێ ئەبێت دەفرەکە یەکەم پاک بێت دووەم ئاژەڵەکە نەخۆش نەبێ پاشان ئەم شتانە هەمووی ئیجاعات کات دوای ئەوە چێکە مەرحەلەی دووەم هاتنێتی بۆ بڵین گواستنەوەیەتی بۆ ئەو شوێنەی کە پاکێجنی بۆ ئەکرێت بۆ من ئەکرێتە ناو لە کارگەیەکە ئەو شیرە ئەکرێتە ناو قوتۆ ئەکرێتە هەرچیەکەوە ئەمە مەرحەلەی دووەمە تەمان لە کاتی گواستنەوە ئەبێ لە کوێ بێ لە بە گواستنەوەکی فێن کابرانی بە ساردکەرەوەی کابڕە دوای ئەوەی کە لە شوێنە پاکێجنی بۆ ئەکرێت و ئەپێچێتەوەی تر شیرە یان پەلەوەریەکە یان مریشکێکە گۆشتی مریشەکە دوای ئەچێتە شوێ ئەچێتە سوپەرمارکێت و بازاڕەوە لێرە لە سوپەرمارکێت و بازاڕەکانە طبعاً چیەکرێت عرضەکرێت بۆ ئەوی بفرۆشرێت لەم شوێنەشە ئەبێت نەهەتاو بەریکەوێت و لە شوێنێکی فێن کابێت ئەو گۆشت و بابەتانە هەمووی لە بەڕادەوە بابەتانە بێت مەرحەلەی دوای ئەوە چییە؟ کڕینێتی لەلایەن هاوڵاتی یان لە خاوەن چێشتخانەیەک ئەمانیش کە ئەی بنەوە بۆ ماڵەوە یان ئەبرێ بۆ چێشتخانەکان لێرە کۆمەڵێک فاکتەر دەوەرە بینێت کە تۆ سەلامەتی خۆراک جێبەجێ بکەیت بۆ نمە باسی چێشتخانەیەکەکەین یەکەمیان ئەوەیە کە ئەو مادانە چییە کە بەکاری هێنێ بۆ ئامادەکردنی خواردنەکە کە ئێستا بابەتی سەرەکی ئمڕۆتەوەری بەرنامەکەی بەڕێستانە دووهەمیان کارمەندەکان چەند ینی پاک و تەمیزی ڕائەگرن ئەم فاکتەرەکانی ناو چێشتخانە بۆ ماڵیش هەر دروستە سێهەمیان جگە لەو دووخاڵە سێهەمیان چییە دیزایانی ئەو چێشتخانەیە چۆن ڕێگری ئەکا لە هاتنە ژوورەوەی مشەخۆرەکان و مێش و مەگەز
چوارەمیشیان بریتە لەوەی کە ئەو مادە خامە چییە کە بەکارهێنرێت بابەتی تەوەروی ئەمڕۆمان ئەوەیە کە لەسەر ئەو بابەتانی کە بەکارهێنێت تەبەن کۆمەڵێک مادە بەکارهێنرێت لە دروستکردنی ئەو قاپ و کۆنتێنەرانی کە لە ئامادەکردنی خواردنەکە و هەڵگرتنی خۆراکەکە بەکارهێنرێت یەک لەوانە بریتە بۆ ئەگەر باسی تاوە بکەین یان مەنجەڵ بکەین چەند جۆرێکمانێت یەکەم جۆریان بریتە لە ئەلەمنیۆم کە لە مل مادەیەکی ئەلەمنیۆم بەکاری کە خۆمان ئەڵین فافۆن ئەمە یەکەمیان دووهەمیان هەمانە ستیل کە پێوتێ ستینلێ ستیل کە بە عەرەبەکەی فۆلازی پێوترێ ئەمە مادەیەکی دووەم بابەتەکە لێ دروست دەکرێت سێهەمیان گرانێتمان هەیە مادەی گرانێت چوارەم جۆرمان هەیە سیرامیکە و تیتانیۆمیشمان هەیە کە لە وڵاتی خۆمانە زۆر کەم بینی و ئەو دوانێتتر سرامیک و گرانیتەکە سرامیکەکە وەکو چینیەکە وایە بەڵێ سیرامیگە گرانیتەکە کامەیە ئەو قورسەکەیە گرانێتەکە زۆر قورسە خۆی گرانێت مادەیەکی لە بەردی ینی لە سروشتا هەیە بەڵام ئەبێ پیور بێت ئەم مادەیە لێرە زۆر کەمە لە بەرەوەی گرانە مادەکە خۆی ینی ئەو تاوەی کە ئەو مەنجەڵەی لە گرانێت دروستەکە ڕاستی سال ناو بازاڕاڵێ ئەم تاوەیە بە گرانێتی فرۆشین بەڵام ئەگەر سەیری پشتەکەی بکەی نووسراوە نەنستیک گرانێت ینی چی مادەیەکی چییە خۆی لە ئەسڵا ئەو گرانێتەکە لە بازارە فرۆشتێ ئەلەمنیۆمە پێوتێ کاست ئەلەمنیۆم ینی ئەلەمنیۆمێکە سەبێکی تەواوەتی کراوە زۆر بە بەهێز کەپس کراوە تەغلیف کراوە بە مادەیە کە پێوتێ PTFE باشە ئەم PTFE گەر دیقەتی بین نقطەی سپیشی تایە دەسیایی تێ زۆر قورسە بە گرانێت تۆی کڕی لە بازار بەڵام خۆی لە ئەسڵا ئەمە گرانێتی تەواوەتی نییە سیرامیکەش بە هەمان شێوە سیرامیشێکە لەو بابەت لەو مادانەی کە زۆر دروستە بۆ تەندروستی مرۆڤ بەڵام ئەمیش چەند جۆرێکی هەمانە ئەلەمنیۆمە مادەکە ئەلەمنیۆم بەس تەغلیفی سیرامیک کراوە ئەمە جۆرێکی تر تەمان چەند جۆرێکی تریشمان هەیە ئەمانە وریتین لەو مادانەی هەمانە لە تەختە دروست دەکرێت ئەو کەوچکو بابەتانە هەرمانە پلاستیکیە بەڵام ئەگەر ئێمە هەشمانە لای کوردەواری خۆمانە لە هین دروست دەکرێت لە مس ئێستا هەنێ مەطعەم هەیە ئەڵێ خواردنەکەمان لە مەنجەڵی مسا مس خۆشە دکتۆر بەڵێ خۆی مادەیەکە زۆر زوو گەرمە بێت زۆر سارد دەبێتەوە مادەی مس بەڵام بەداخەوە گەر تەسەلسولی ئەم مادانە ڕیسکین بۆ مەنجەڵ و بۆ تاوە مس ئەکەوێتە ئەخیر جۆریانەوە لە باشترینەوە بۆ خراپترین لەبەرەوەی مس یەکە لەو مادانەی لەگەڵ ترشیا کارلێکە کات بە مروری زەمن ترشیش وەکو چی بۆ نمونە لە چێشتخانە و لە ماڵەوە ئێمە چی بەکارهێنین تەماتە بەکارهێنین سرکە بەکارهێنین لیمۆندۆزی بەکارێن کە زۆر لە ناو ماڵ و مەطعەمەکانە بەکاری ئەهێنن کە مادەیەکی دروستکراوە ئەمانە وردە داخوران لەو قاپانە دروستەکە لەو تاو و مەنجەڵانە دروست دەکات ئەچێتە کوێوە تەبەن لەگەڵ خواردنەکە ئەچێتە لەشمانەوە کە بە چەندەها ساڵ ئەو مادانە چین تەبیعەتەکەیان چۆنە ئەم مادەکان زایانە فڕێ نایرێتە دەرەوە لەگەڵ پاشەڕۆی مرۆڤ ئەمانە لە ناوی خانەکانی لەشا ئەنیشێت کە نیش تووشی جۆرەها کارەساتمانەکە یەک لەوانە شێرپەنجێ بەڕاستەکەی لەبەرەوە وەکمان ئەگەر دەسەن ئێمە خواردنی تیا دروست دەکەن ئەمەش ئەچێتە دروستی ئێمەوە کۆ ئەبێتەوە دکتۆر کەواتەوە دوتت مس لە هەمووی خراپترە لەسەرەوە چی هەیە چی باشە لە باشترینیان ستیلە ستیل ینی بەڕاستیەکەی ئەبێت ینی کۆمەلگا و تاک بگەنە ئەو ئاستە و ئەو ڕۆشنبیرەی کە هەموو ئەو مەوادانی کە بەکارهێنین بۆ ئامادەکردنی خۆراک ستیل بێت ستیل لە ئاست یەکەم لە پلەی یەکەمایە دوایەوە تیتانیۆمە کە باسم کرد کە مادەیەکی سووکە و زۆر بە درەنگ کارلێکە تەمان کە ئەڵین لە باشترینەوە بۆ خراپترین مەبەستمان لە چییە بەس مەبەستەکەمان لەوەیە کە کارلێکە کا لەگەڵ ترشەکانیش گوتمان تەماتە ئەو بابەتانێ وتمان یەکەم ستیلە دووەم تیتانیۆمە دوایەوە گرانێتە ئەنجا سیرامیک ئەنجا جۆرەکانی تری بەو شێوە دکتۆر لەگەڵ ئەوەی کە ئەمانە ریزبەندی خۆی وەرگرتووە گرنگیشە لەوەی کە چۆن بەکاریە هێنی یعنی زۆر جار بۆ نمونە مەنجەڵێکی ستیلە هێنایەتی برنجێکی تیا دروست کردووە ئەم برنجە زۆر جار بنەگرێ هاتووە بەم کەوچکە لە بنی ئەم مەنجەڵایە برینار بۆ دروستە بێ تا چەند گرنگە ئێمە وا نەکەین کە ئەم بریناربوونە دوای کارلێک لەگە خۆراکەکە بکە و زیانمان پێ بگەێنێ چۆن مامەڵی لەگەڵا بکەین کە هەر بەو شێوازە تەندروستی خۆی بمێنێتەوە بۆ بەکارهێنانی خواردن
کاک سەرکۆ ئەو پرسیارە زۆر دروستە ینی تاوان ئێمە کە و خواردنی کە ئامادەی ئەەکەین ئەبێ بزانین چەند گەرمی بۆ بەکارهێنین بەیانیان بۆن تۆ هێلکە ڕۆنێک دروستەکەی پێویست ناکەم من تاواکی ینی ستیل بەکار بێنم ئەتوانم تاوە هەیە شوشەیە ینی باسی شەشمان نەگرێکە لە بابەتە مهمەکان ینی ئاگرەی کەم تەوێت و بۆ نمونەیان گرانێت ئەتوانین بەکاربێنێت دەکاتە بە پێی گەرمێکی کە ئێمە بەکارهێنین ئەبێت تۆ ئەو جۆرە هەڵبژێت بەڕاستیەکەی لەبەرەوە ئەگەر تۆ ستیل بەکارهێنا ئەوە هەر چۆنێک لێ بخشێنی بە کەوچک هیچ کێشەی نییە بەڵام ئەوانەی کەوتمان ئەلەمنیۆمن کەوتمان فافۆنە یان ئەوان بابەتێکمان هەیە ئەلەمنیۆمە و بەڵام تەخلیف کراوە بە مادەی تیفلۆن کە لەناو بازاڕە پێوتێت تیفاڵ خۆی تیفاڵەکە براندە لە ڕاستیە بەڵێ ئەو جۆریان ئەمە سام بۆ منە ئەم تاوەیە ئەمە ئێستا تۆ گەر دقەتی بێ هیچ شتێک لە پشتەکەی نەنووسراوە کاتە ئەمە وەکو چۆڵی بێساحێبە ینی ئەمە خۆی دقەتی بێ ئەمە ئەلەمنیۆمە بەڵام تەخلیف کراوە بەم مادەیە ئەبوو چی بنووسرە لە پشتیا دکتۆر خۆی هەموو بابەتێک خواردن بێت ینی ئامێر بێت ئەم شتومەکانە بێت ئەبێت لیبلین بکرێت لیبلینی پێوتە لیبلین ینی بۆ چییە بۆ بەکارهێنەر ئەوانەی بەکارهێنن بۆی بزانن ئەمە چییە بەڕاستەکەی ساگە دیقەتی بی ئەمە ینی زۆر کەم لە نەینووسراوە بابەتەکە لە چی دروست کراوە لێ نەنووسراوە جاری وایە گرانێتمان هەیە ئەو گرانێتە تاوایەکی قورسە چاکە نەنووسراوە گرانێت هەر لێ نووسراوە نەنستیک ینی چی ینی هەچ خواردنێکە دروست کرد پێوەی نانووسێت ساکە لە بازاڵە گرانێت باشترین تاوەیە خۆی ئەلەمنیۆمە بەڵام بۆ مادەیە تەخلیف کراوە هیچ شتێکی پێوە نانووسێت بەڵام باشەکەی ئەو گرانێتە ئەوەیە کەمترین چەوریمانەیە بۆی شتەکە سوورکەینەوە بۆ چوم خۆی بە طبیعەت بە تاوەکەەوە نانووسێت جامەکارانم ئەمانیان هێناوە وی کە ئێمە لەبەر هاوڵاتیان نمونە بن کە باسییانەکەی نەگەشتی وایان هەبوو لە ماڵەوە دکتۆر ئێستا ئەم تاوەی لە بەدەست بنەوەی ئەمە نەکەیچی لێ نەنووسراوە بەڵکو ئەمە زۆر بەکار هاتووە یعنی ئەمانە تا چەند گرنگە هەتا کاتێکی دیاریکراو بەکاری پێری چونکە هەم ئەمەنە ڕەشی ئەگرێت لەوانەیە تێکەڵ بەگەرمبوون تێکەڵی خواردنەکە بێ هەم لەوانەیە ئەم تاوێ ئەمەنە شۆراوە خوابزانام سێ جاریکە بیشوێ ئەم دوو دەرەکەوێت بۆی تر بتوانین کاتێکی دیاریکراوی هەبێ کە ئیتر بۆ خواردنی تەندروست بەکاری بێنی بەڵێ خۆی کە ئاوا تاوەکە پەڵەپەڵی دەگەتەوەنەوەی ترەوە هەموو تیفلۆنەکەی لێبووتەوە ئەبێ یەکسەر فڕێ بیرێت بەڵێ مادام تفلۆنەکەی لێبووتەوە کاتە قەی ناتر ئێستا کێشەی نەماوە نا بەعکسەوە چون کە تفلۆنەکەی لێبووە خۆی تفلۆنەکەەوە مادەیەکی پلاستیکیە و زۆر مەترسیدارە بەڵام دوایی یێتە سەرچی سەر ئەلەمنیۆمەکە شتمان فافۆنەکە هەر بە ترشی و ئەو بابەتانە وردە ئیسا کاک سەرکۆ ئەگەر دیقەتی بی کونکون بوو ئەو تاوە وایوانێ کونکونبوونە چۆتەکیەوە هەموو چۆتە ناو لەشارمان بن ئەمانە هەمووی کونکونە ئەوە هەمووی بە ترشی لە ماڵەوە بینی یان بەدیتان کرد وەک دکتۆر ئاماژەیە باشترین شت ئەوەیە کە هیچی تیا دروست نەکەن لای بەرن فڕێ بن لەبەروی خواردنی تەندروستی تیاە باش بابینە مادەی پلاستیکەکان سەبەتە و سوزگی و ئەو شتانەی تیا شۆڕێتەوە ئەوانە تا چەند باشن لە ناو ماڵە هەبێت بەڵێ تەمەەن مادەی پلاستیکەکانیش خۆی بە پێی ستانداردی جیهانی پۆلیان کراوە ئەگەر لێی نووسرا بێت پی بە وشەی کەپیتال پی لە پیەکەوە هەمانە تا پی حەوت طبعا بۆی هاوڵاتی یان بینەری ئازیز سەرلێشەوەی بۆ لا دروست نەبێت پیەکان کە دۆ دیقەتەمە ئەگەر پی لێ نەنووسرا بۆ ئەوە زۆر مەترسیدارە بەڵام باشتر وایە لێی نووسابێ ئەگەر لێی نووسرا بوو پی یەک و پی دوو کێشەی نییە پی سێ زۆر مەترسیدارە ئەو مادەیە کە دەرگا و پەنجەری پلاستیکی لە ماڵەوە لێ دروستەکەی پی چوار و پی پێنجیش مەترسی نییە بۆ نمونە پی چوار و پی چوار ئەوانن کە مادەی خێنە مایکرۆ ئێمە خواردنی پێگەرمەکەینەوە ئەمەش مەترسینە هاانە مادەی پلاستیکیە بەڵێ پی چوار و پی پێنج شەش و حوتیش زۆر مەترسیدارە ئەمانەکەواتە سێ لەگەڵ شەش لەگەڵ حوت بە هیچ شێوەیەک ئێمە نابێ بەکاری بێنین بەڵام یەک و دوو سا بۆ نمونە ئەو دەبەی ئاوەی کە ئێمە بەکارهێنین لە ماڵە بۆ ئاو خواردنەوە ئاوی بەڕاد بیان ئاوی پەرداخەکان بێوان هەمووی پیەکن بۆ ئەو جۆران بەکارهێنێت کە دیسپۆزە بڵن یعنی بۆ یەک جار بەکارهێنێت هیچ مەترسێکی ئەو توی نییە و دووش ئەوەیە کە بۆ ئەو دەفرەی کە بۆ شیری مناڵی تە ئامادە ئەەکەین ئەوە پیتووە ئەویش هەر مەترسی نییە بەرگەیەکی زۆری گەرمی ئەگرێت و ئەتوانین بەکاری بێنین لەبەرەوە
وەکووتمان ئەو سێپیە کە 3 و 6 و 7 نابێ شێوە بەکاری بێنین جگە لەوە ئێمە ئەتوانین بۆ ماوەکی کەم بۆ نوە سەوزەیەکە تێ ئەیشویتەوە ئەتوانین دەفرێکی پلاستیکی بەکاربێنین چون کەمترین ماوە لە ناو دەفرەکە گەرمیش نابێت گەرمیش ناکرێت ینی نە گەرمی بەری ئەکەوێت نە ماوەیەکی زۆری شەی هێڵنەوە بەڵام پلاستیک ئەگەر گەرمی لەگەڵ هەتاو لەگەڵ بۆ ماوەیەکی زۆر خواردنمان لە سەلاجات هەڵگرتیایە لێرە مەترسێکە دروستە بێت من چەند جاری کە شتومە ینی هەندێک هاوڵاتی هەیە ئەڵێ ئەو دەبەی کە بەکاری هێنین بۆ خواردنەوە لە ماڵ و ئاوی بەڕادە هەرشێک ئایا مەترسی هەیە من ئەڵێم بە دووشەوە مەترسینیە کەمیان ئەگەر ئەو ئاوی ینی ئینتاجەکەی تازە بێ بەرهەمێنانەکەی بۆ نمونە کە تۆ چی مارکێتێک ئاوە کڕیت ئەو دەبێت سێری کە بزانم ئیکسپایرەکەی پرۆدەکشنەکەی ئەکسپایرەکەی پرۆدەکشنەکە ینی ڕۆژی بەرهەمێنانەکەی بزانە نزیکە ینی تازەیە ئەگەر ئەو بوو تۆی هێنین لە ماڵەوە چەند بە چەند ڕۆژێک تەواو ئەی خۆی تو بەکارێ هێنی ئەمە مەترسینیە و باشتری شوایە لە مارکێتەکانە لە دەرەوە دانەنرێت دەبانە ئەبێ هەتاولینات و شوێنەگەشی گەرم نەبێت کاکسەر یعنی ئێمە مارکێتمان هەیە ڕاستە لە سێبەرێک دایناوە بەڵام لە دەروی مارکێتەکە دایناوە دەستیتە بڵقی تیا بڵقی ئاوەمی وەکو چۆڵی کوڵابێ ئاوەکە دەرەوە چلە دکتۆر مادام باسی پلاستیکمان کرد بۆ نمونە بۆ کاتی پڵاو دروستکردن کە برنجەکە سافەکەی هەندێک خاتون ئەیکا بە ئەو سوستکێ پلاستیکیانە یاخود بۆ نمونە ئەم کەوچکانە هەیە ئەم کەوچکانە ئێستا لە مەتبەخی زۆرێک لە خاتونەکان هەیە ئەم کەوچکە پلاستیکانەیە دکتۆرمە پێمە جۆرە پلاستیکێک بێت لەوانەیە ئەڵێن بەرگەی گەرماگرێ ئەمە خراپ نییە تۆ ئەم خواردنەی پێتێکەڵەکەی یان وەرزی ترشیات خستن بێت لە دەبەی پلاستیکیا ترشیاتەخەن بەڕێزت پێمە بڵێ ئامانە چۆن بەڵێ ئێمە مادەم جێگرەوەیمان هەیە ئەو بابەتانی کە بەڕێزە باسە کرد ینی بۆچی بەکاری بێنین پرسیارەکە ئەوەیە ینی تۆ کەوچکمان هەیە سەهر ئەمان کەوچک ئەگەر ئەمە دیقەتی بێ ئەو دارەکە ئەم کەوچکە هەمان دیزاین و هەمان ئیشی ئەو کەوچکەی دەستی بەڕێستەکات ئەمیشەتانی وی تەندروستە لەوەی تۆ بەڵێ نیوەی تەختێ نیوێ پلاستیک ینی بۆچی ئەمە بەدیلی ئەوەیە بۆچی ئەمە بەکار نهێنین مادەیەکی سروشتیە لە تەختە دروستکراوە و نرخەکەشی هەرزانە پێم وابێ ئەمان لەوان هەرزانترە چونمە مادە پلاستیکێ لە دەرەوەیەت ئەمان لە ناوخوا دروستەکرێت کەواتە ئەگەر بەدیلی هەبێ ئەمەیە و ئەو خواردنش کە تۆڵی گەرمە بۆ کۆچکە تەبەن مادەی پلاستیکی بەرگەرمی کەوێت تەفاعولەکات دکتۆر ئەوە بەڵام دارەکان هەنێک جار لە ماعێکی لێ ئەیەن ئەو لە ماعەچێ لە ماعەکە باش نییە بەس خۆی هەر یعنی پێم وابێت لە پلاسیکە باشە چون لە ماعەکە بەجار دووجار لێ ئەبێتەوە تەواو کۆتایی لەوانەیە زابێخیتە غەسالەیەکی باشەوە کۆتایی پێبێ وەجگە لەوە کە تۆ ئەو پڵاوە ئەەکەیتە ئینەکەەوە سوزگیە پلاستیکێکەوە ئەویش سوزگیمان هەیە ستیلە بۆچی ستیل بەکار نهێنین یعنی وەک وتم ئێمە محاولەکەین هەموو ئەو بابەتانەی کە بەکاری هێنین ستیل بەکاربێنین یعنی سا من زۆر چێشتخانە هەیە هەموو بابەتەکانی ستیل باشوانێ بەکاری بێن دکتۆر ئێستا زۆرمان ڕاهاتوین خۆمان ناوەتە پلاستیک ئاسانکاری بۆ ژیانمان کردووە قاپ و کەوچک و قاپی برنج و قاپی شلە و قاپی زەڵاتەش ئەی زۆر کەسەیە ئیتر لە ماڵەوە پێیان لە سەف گەڕانی چاپیان لە دەشت و دەربێ هەمووی بەیەکەوە کڕێ بەجارێ ئەمش لە گەرما کاتە ناو ئەم قاپەوە ئەم برنجە گەرما کاتە ناو ئەم قاپەوە باشە ئەنجە دوای ئەوە قاپی گەورەتر هەیە پلاستیکە زەڵاتی تیا دروستەکرێت زۆر جار چەقۆشی لەگەڵا بەکارێنە بینە کاریگەری هەیە و پلاستیکە بۆ خواردنەکە بەڵێ وتمان مادەی پلاستیکی هەمویان زۆر هاوڕێی بەهێزی یەکترین لەگەڵ گەرمیە گەرمیان بەرکەوێ یەکسەر تەفاعل بڵین کارلێکە کا ئەچێت تێکەڵی خواردنەکە بێت و ئەچێتە لەشمانەوە جگە لەوە وەکوتم ئێمە بۆ ئەوەی بەڕێزە باسیەکە ینی مادەی پلاستیکی کە ئەچین بۆ سەیران بۆچی ئەوانە برین ئەگەر جێگرەوەی هەبێت کە قاپی شوشەیە یان قاپی سیرامێکە وەکو خاتو سەحر باسی کرد ئەمانە ئەتوانی بەکاری بێنین دوو سوودیەکەمان تەندروستی خۆمان ئەپارێزین مادەی پلاستیکی ناچێت لەشمانەوە دوو هەمیان ژینگەکەشمانە پارێزین کە پێت سیر نەبێ من پێت ئەڵێم مادەی پلاستیکی 200 ساڵی ئەوێت تا دیگرادیشنەکە ینی شی ئەبێتەوە لە ناو خاک دکتۆر فترێک بلێسی بمبورە هاشت تێکیان دۆزی بۆ هی کاتی پێم وابێ 80 ساڵ بە لێسە مادەیەکی تایبەت بە کشت و کاڵی تیا بوو هەروە جوان لەژێر عەرزەکە ما بووە
بەڵێ ناڵێم مادەی پلاستیکی نزیکەی 200 ساڵی ئەوێت تا شی ئەبێتەوە لە بەرەوەی میکرۆخۆی هەموو ئەو بابەتە ئۆرگانیانە بەچی شێ بنەوە مادەیەک هەر مادێ دەسیێنێ لە ڕێگەی میکرۆبەوە شێ بێتەوە لەگەڵ کارلێکی ژینگە هەواوە بابەتە بەڵام پلاستیک ئەمانە هیچ کارلێکی لێ ناکا مادەی میکرۆبەکان هیچ ناتوانن تەعاملی لەگەڵا بکەن لە بەرەو چەند ساڵێکی زۆر ئەمێنێتەوە گوتم کەواتە ئەو مادە پلاستیکیانە هەم ژینگە پیسەکە هەم بۆ تەندروستیشمان خستەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕێنمایەکانە بە هیوای ئەوەی کە ئێمە شەمومان وەکو دکتۆر ئاماژەی پێیا تا توانین ستیل بەکاربێنین دوورکەینەوە لەو کەرەستانی کە زیانمان پێکێنێ و ئەوانەشی کە بەکاری هێنین دڵنیا بینەوە لەوەی کە ئایا تەندروستە یاخود بە کەڵک نەماوە لای بین شتی کە بەدلی ئەوە هەیە بەکاری بێنین دووبارە سپاس بۆ تۆ دەستان خۆش و سەرکەوتن ئەمڕۆژ